کە باسی سنوور دەکەی سنوور بخۆی نای خۆی بەخۆتی دیاریکردنی سنوورە لە هەموو ڕۆکانەوە بە تایبەت لە هەمان زیاتر لە ڕوا ئابوووریەکەیەوە ئەگەر نا لە ڕووی کۆمەڵاتی و کاریگەری هەیە لە ڕووی سیاسی و کاریگەریە لە ڕووی بازرگانی و کاریگەریە بەڵام بە تاکید هۆکارێکە و ڕێکارێکە بۆی کە سنووری ئاڵوێری نێوان وڵاتان دیاری دەکات سنوورەکان و هۆکاریشە بۆ ڕێخستنەوەی نەخۆشی ئابوووریەکان لە ئابوووریە دوو دیاردەمانێت دوو دیاردەی نەخۆشی ئابووری پێ دەڵێ هەڵاوسان و پوکان و هەڵاوسان مەبەستیەوەی کە پارە زۆر دەبێت و خواستی خەڵک زۆر دەبێت لەسەر کەلوپەلەکان دەوڵەت یەک لەو هۆکارانی بەکاردێنێ ئەوەیەکە لە سنوورەکانەوە کەلوپەلانەی کە دێن بازیان بەسرا دەسەپێنێ نرخیان گران دەکا بۆ ئەوی خواستی خەڵکی کەم بکاتەوە جۆرەکەی دووەمی پوکانەوە کە خەڵکی برن پارە نامینێ وەکو ئێستاکە دەوڵەت بە سیاسەتی خۆی بەو باز و گومرگەی لە سنوورەکان دەسەپێنێ دەتوانێت خواست زیاد بکە یان کەم بکە ئێستا کە خواست کەمە دەوڵەت ئەگە دەوڵەتێکی بەپەرۆش و خەمخۆر بۆ گەل و میلەتە دەتوانێت ڕێگەی ئەوە کە باجەکان لێ کەم بکاتەوە نرخی کەلوپەلەکان هەرزان بێ خەڵک بەتاکی لێرە خواستی ئێستا کەلوپەلەکان زیاد دەبێت خەڵک دەتوانێت کەلوپەلەکان زیاتر بکرێ بازاڕەکە دەبوژێتەوە بەڵام بە هۆکارێکی سیاسی و کە ئەوە ناکا مەراویچکەی لە پشتەوە بابەتێشترە ئەگەر نا هۆکاریشکەی زۆر گرنگ کە بەر لە ڕێی سنوورەکانە دەکە ئیش ئەوەیە کە دەوڵەت بێباکانە کە ناوخۆ نابژێنێتە ئابووری ناوخۆ نابژێنێتەوە و زیاتر اعتیمادی لەسەر کەلوپەلی بیانی دەرەچیە لە ئابووری بابەتێکمان هەیە کە پێی دەوترێت کلکایەتی ئابووری ئێمە کە باسی دەکەین لە ڕێگەی ئەو وڵاتانە ئێمە کەلوپەلەکان لێ هاوردەوە دەکەین لێدێنین زۆر جار مەرجی سیاسیمان بەسرا دەستەپێنێ وەکو بەڕوونی ساڵ لەو هەرێمی خۆمان دەیبینێ هەم تورکیای هەم ئێرانە کە دەینی چەند مەرجی سیاسیمان بەسرا دەستەپێنێ شەڕمان لەگەڵ یەکتر لە ناوخۆی میلەتەکەی خۆمان پێ هەڵدەژسێنێ کۆمەڵێک مەرجی سیاسیمان بەسرا دەستەپێنن دەگە ئەوم بۆ نەکەن ئەوەتان بۆ ناکەم زۆر جار ئیرادە و خواست و ویستی ئەو میلەتە پێشێت دەکات لە کاریگەریەکەی دوو ڕوو هەیە دوو جانبی ئەگە ئەوە بڕۆنەتەوە یەکەی حسابکەی برێک کاریگەری لەسەر ئەوان دەبێت کەتەوە منفەز و مەوایەک نەما بۆ خەڵکە کە کوردن و بە حساس تو دیفاع لە کورد دەکەی چۆن وا دەکات ئەو کەلوپەل و پێداویستیانەی ناوخۆی وڵاتی ئێمە بگاتە دەست و لەو قەیران و نەهامەتی ڕزگاریان بێت ئەگەر نا لەوێ ئێستا بۆ کەلوپەل کە دێ بۆ ئێر زیاتر واتێ دەگەم لە خەتەکانی کەوت دێ لە سووریا بۆ ئێرە لەوێەوە ناگات بۆ ئێمە سوودمەند نابێ بەڵام چۆن ئێمە دەتوانین هاوکاری ئەو برایانەمان بکەین لەوێ لە ڕۆژئاوایەکە بتوانین ئەو کەلوپەل و پێداویستانی کە لێرە وەکو هاوکاری یان وەکو مساعدات یا بە نرخێکی هەرزاتر بگەێنێت دەزەوە دەتوانێت مەرجی سیاسی بەکاری ئێستاوە دیارە غەرزێکی سیاسی و مەرجێکی سیاسی و کۆمەڵی هۆکاری کەی لە پشتە هۆکاری حزبێ و ئەزندای شخصیە و زۆر بابەتی لەمانە تێکەوتووە ئەگەر نا داخستنی سنوور مانایەکی گەورێتی نێوان نەتەوەی کات و بەحسا بۆ کوردنەوانیش خەڵکێکی مەزلوم وەکو ئێمە ستەم دیدەن چۆن ئێمە کە سنووریان بەسەرادا بخەین مانای چ دەکەی ئێمە کە ئێران سنوورمان بەسەرادا دەخات چۆن هاوارمان لێت ئاومان لێ دەگرێتەوە هەر سنوور دەکات چۆن هاوارمان لێ هەڵدەستێت کەسی تو بۆ خۆ لەسەر هاو نیشتیمانی خۆ لەسەر نەتەوەی خۆتی بگرەوە ئەوە مانایەکی ناڕێک دەگەیت بۆ لەگەڵ ڕۆژئاوای کوردستان بۆ لەگەڵ خۆمان ناڕێت ئەو زروف و وەزعی ئێستا کە لێرە خۆڵقاوە بەرپرسیاری هەز بە بەرپرسیارەتی دەکەن لەسەر بنەمایەکی زانستی ئەو کاران دەکەن ئەو کەلوپەلانەی کە دەهێنیان دەینێرنە سنوورەکان دادەخەن دەیکەنەوە ئەدی فەلاحی ئێستا ئەو خەڵکە بێکارە هۆکارەکەی چییە ئەی وڵاتی ئێمە وڵاتی کشت و کاڵی نییە ناڵێ بیلاد مابەینە نەهڕێن وڵاتی نێوان دۆڕبارکە وڵاتیش کشت و کاڵی ئێستا بەرهەم دێنی ئێستا لەم کۆی خۆمان سەوزە بەرهەم دێنرێ لە دیەکان ئێستا دی غاز لێرە دەبات